سەرۆکابوو نەورۆزاتە پیرۆز بێ. جارێکە دن پرۆسەیە ئاشتیە لە باکوورێ کوردستانی و سەکناندنا شەڕ و پەفچوونان دناوبەرە ئارتیشا تورکیای و پەکەکێدا نزیک دبا ببەم ژارێکە گەرم یا ڕاگەهاندنێ ژالیەگیڤا و ژالیە سیاسیان و بەشێک ji بەرپرسên حکوومەتا تورکیا و پەکەکەی ژالیەکی دنڤا. پرۆسەیە ئاشتیە لە باکوورێ کوردستانی دێ 21 ئازارا 2013دا لەسەر داخوازە عەبدوڵڵا ئۆجلان ڕێبەرێ پەکەکەی زیندانگیری هاتڕاگەاندن لێ پشتی 2 ساڵان ژێ پرۆسەیە دێ 24 مەها تەمووزای ساڵدا. شەر جارەکە دن دناوبەرە ئارتێشا تورکیا و پەکەکێدا دەست پێ کرد و هەیە نەهاژی بەردەوامە دەرکەتنا بەفچوونان بوو سەردەم پرۆسەیە ئاشتیە ئالۆز ببە و لە جێ پێشڤەبرنا پرۆسەیە ئاشتیە دەنگێچەکان بلند بوو لێڤلڤینێن سیاسیان و لێدوانین بەرپرسێن حکوومەتا تورکیای و هەدەپا و پەکەکە و بەرپرسێن هەرێمە لەسەر پرۆسەیە ئاشتیە و سەکناندنا شەر دنهادا ئاماژەیەکن ji بۆ ئەو هەردوو بەرز ببن مژارên girîngên gotûbêjan. یەکەم ئاماژەیە کارکردنا پرۆسەیە ئاشتیە جارەگەندن لە تورکیا خودێ سەردانە سەلاحەدین دیمرتاش هەفسەرۆکی پارتیا دیموکراتیکیا گەلان هەدەپێ ji بۆ هەولێر و قەندیلێ دبینە. دەمیرتاش هەفسەرۆکی هەدەپێ بێ نهێنی سەردانە قەندیلێ کرد و دیگەر جەمیل بایک هەفسەرۆکی کۆما جوواکن کوردستانی جڤیا ژێدەرەکە بلند ژناف کەجەکەش گۆ نەخستناوێوی بێ بەڵاوکردنج ئێنارتیرا ڕاگەاند لە جڤینە سەلاحەدین دیمرتاش و جەمیل بایکدا پرسا سەکناندنا شەر دنابەرە پەکەکە و ئارتێشا تورکیایدا و کارکردنا پرۆسەیە ئاشتی هات گۆتوبێژکردن. لە گووری زانیاریان ژی هاتنا دیمرتاش ji بۆ هەولێرێ پەیوەندی هەبوو بسەردانە بەرزانیش بۆ تورکیا. ژالێکی دنڤە بەرزانی گۆژێ نۆزدەهێ تەباغێڤە نەریرên جودا لەسەر پۆستاوی چێبوونە دجڤینا خودە دگەل ئەحمەد داود ئۆغلۆدا سەرۆک وەزیرên تورکیایê پرسا ئاشتیە لە تورکیایê گەنگەشەکەر. هەفدەم بەرزانی دجڤینا خودە لە ئەنقەرا پرسا چارەسەریە لە باکوورێ کوردستانê دگەل بەرپرسên هەدەبە و پارتیên کوردان yên din lê تورکیایê گۆتوبێژ کرد. Bizavên nihayên berpirsên hedebe ji bo razîkirina berpirsên PKK ji bo sekinandina şer û pevçûnan ji aliyekî ve û bizavên barzanî ji bo razîkirina berpirsên hikûmeta Tirkiyeyê ji bo karkirina û destpêkirina proseya aştiyê ji aliyekî din ve pê naçe karekî asan be. Ji ber hem PKK û hem hikûmeta Tirkiyeyê jî ji bo sekinandina şer komek merciwan yên pêşwext hene. Mercên PKK ji bo Tirkiya sekinandina bordûmana balafirên Tirkiyeyê bo ser Çiyayê Qendîlê û hêwerkirina rewşê û rakirina dorpêça leşkerî lê ser bajar û bajarokên Bakurê Kurdistanê dabînkirina rê ji bo dîtina ocelan û destpêkirina gotûbêjan digel da û piştre ragihandina agirvegir besta dû alî pêk tê. Di heman demê de hejmarek mercên Tirkiyeyê ji bo PKK hene ew jî danena çekan bê mercên rastexwe. Piştre vekşana gerêlayên PKK ji navaxa Tirkiya lê PKK red dike çekandayna. 5 meh bêser destpêkirina şer û pevçûnan di navbera artêşa Tirkiya û PKK û alozbûna proseya aştiyê de derbas bûn. Lê nayê zanîn velvînên siyasiyan û bizavên hedeba û barzanî ber bê kûve diçin ji ber got niha navçe bê qonaxekin û aloztil de derbas dibe.